هەز دەکەم ئەتوو چاوی لە سەروەت و سامانەکەی بابە. داوەشی ئەولاد. ئەوێستا مامانە فێڵمان لێ دەکات. تێناگەی ئەتوو ئەو قسانە مەکەنەوە گوێی لێ بێ. عەیبە بۆ تۆ. ئەتوو لەیلانی؟ وەڵا لەیلا بە من ماما. ئاوێستا تۆ چەندە دەستی بە من دەکەی؟ ئەتوو ئاگات لە من نییە من وەسم چی لێ هاتیە؟ بەسە سالار ئەوە 2 مانگە باوکم وەفاتی کردووە. اینجا خۆی گەورەش دەفەرمێت دوای نەمانی هەر کەسێک نابێت تەرکی دنیا بکەین. با ئەمن بە ئاوێستای بکەم بە قورئان دەناو مۆزوعاتێک دەچی داک و بابیشم کردیتیانە مۆزوع لەسەرم. ئەرێ بەس نییە پێشەممەها کات ژمێرنەوە.